بەڵێ خۆشەویستان و بەڕێزان، ڕووداوێکی ژیان بە تێڕوانینی خۆمان یەکسەر هەڵوێستمان بۆی دەگۆڕێ. مێژووی ئیسلام پێمان دەڵێ کاتێک کە خەنسا ئافرەتێک بوو براکەی کوژرا، لە مێژووی ئەدەبی عەرەبیدا لاواندنەوە و شیوەنی خەنسا بۆ براکەی زۆر بەناوبانگە، یعنی هەرگیز لەبیری نەدەچۆوە. بەدەیان و بە سەدان دێڕە شعری بەسەر مەرگی برا جوانە مەرگەکەی وتووە. لەبەرەوەی لە دیدی عەرەب لە پێش ئیسلام و لە دیدی خەنسای ئافرەتەوە مردن واتە کۆتایی پێهێنان بە ژیانێک و تەواو مرۆڤ سڕایەوە لەسەر زەوی. هەمان ئافرەتە دوای موسڵمانبوونی، دوای ساڵانێک ژیانکردن لە سایەی ئیسلامدا، دوای ئەوەی تێڕوانینی گۆڕا بۆ مردن، ئێمە بە مردن کۆتاییمان پێ نایە، تەنها لە ژوورێک دەڕۆین بۆ ژوورێک، لە جیهانێک دەڕۆین بۆ جیهانێکی فراوانتری بێبڕانەوە کە قیامەتە. خەنسا لە شەڕی قادسیەدا لە زمانی ئیمامی عومەرا 4 کوڕی لە یەک ڕۆژە شەهید بوو، 4 جەنازەی بینی. هەواڵی پێدرا کە هەر 4 کوڕەکە لە یەک ڕۆژە لە مەیدانی ئازادبەخشینی ئیسلام بە وڵاتاندا شەهید کراوە. لەو کاتەدا نەک نەگریە، نەک سەدان شعری وە بۆ براکەیەکی کە نووسی بوو شیوەن بکە، بەڵکو یەکسەر چوە سەر زەوی و سوزدەی شکری بۆ پەروەردگاری برد. وتی یا ڕەبی خۆیان سوپاست دەکەم، کوڕەکانم شایەنی ئەوە بوون لە پێناو بڵاوبوونەوەی ئیسلامدا، لە پێناو شکۆی مرۆڤەکاندا، لە پێناو لابردنی کۆیلایەتی لەسەر زەویدا، لە پێناو ڕووخاندنی کۆشک و قەڵای کیسرا و فارسدا کە بەکەل لەسەری کوڕی خەڵک بنیادنراوە. سوپاست دەکەم کوڕەکانت لێوەرگرتم. یا ئەڵڵا سوزدەی شکرت بۆ دەبم کە منت کرد بە دایکی 4 شەهید. سوپاست دەکەم کە ئەو ڕۆڵانەی پەروەردەم کردبوون ڕۆڵەیەک دەرچوون کە ئاواتم هاتە جێ و گیانیان بەخشی بە ئیسلام، ژیانیان بەخشی، ڕوحیان بەخشی بەخوای پەروەردگاری خاوەنی ڕوحەکە. سوپاست دەکەم کەوانە لە پێش منەوە بە ئومێدی خواچوونە بەهەشت و داوا لێ دەکەم خوا لە بەهەشتا پێیان بگەمەوە. یەک دێڕە شعری لاوانەوەی بۆ نەکردن. بڕێزان، خۆ بەخوا کوڕ شیرینترە لە برا، کوڕ شیرینترە لە برا، جەرگ وەکو هیچ شتێک نییە لەسەر زەویدا. خەنسا هەمان عەقڵی جارانە، هەمان دڵی جارانە، هەمان هەستی جارانە، بەڵام بۆچی بۆ 4 کوڕی سوزدەی شکر دەبا بۆ یەک تاقەبرای لە پێش موسڵمان بوونیدا ئەو هەموو شیوە نەدەکا کە لاواندنەوەکەی خەنسا تا ئێستاش لە مێژوودا تۆمار کراوە، لە ئەدەبی عەرەبیدا تۆمار کراوە. ئەمە پێمان دەڵێ یەک ڕووداوە، بەڵام تێڕوانینی جیاوازە. تێڕوانی جاری دووەم لە دوای کوژرانی 4 کوڕی خەنسا وەکو تێڕوانینی یەکەم جار نەبوو. ئەمجا زانی بە مردن ژیان کۆتایی پێ نایە، بەڵکو گەیشتنە بە ژیانی هەتا هەتایی. ئاگاداری خۆشت بە، پرۆگرامی کلیل لە مەڵقەیەدا پێمان دەڵێ ئەزیزەکەم، کەسەکەم، بە چاوی خەڵکی مەڕوانە، خۆت خاوەن چاوی یانی چاولێکەر مەبە. ئەو دەردەی ئەمڕۆ هەمومانی گرتوێتەوە. لە پرۆگرامی کلیلی ئەم جارەدا بە جەنابت دەڵێم بەخۆم پێش ئێوە ئاگادار بەخوا ئەم دوو چاوەی پێبەخشیوین خۆمان پێ بڕوانین، بە چاوی خەڵک مەڕوانە، تووشی نەخۆشی چاولێکەری سەردەم مەبە. پاشایەکە بووە مناڵی نەدەبوو، حەسرەتی ئەوەی دەکێشا دوای من کورسیەکەم بۆ خەڵک بێ، بە میراتی دەویست بۆ نەوەیەکی بمێنێتەوە. پاشی چەند ساڵێکی زۆر شازادە لەدایک بوو، بەڵام ئەوەی هەموو خۆشیەکان و دڵخۆشی و چاوەڕوانی چەند ساڵی پاشای وڵاتی لێڵ کرد، بەرچاوی تاریک کرد، شادی لێکرد بە شینی ناوماڵ، ئەوە بوو ئەم منداڵەی لەدایک بووە دوای چەند ساڵ شازادەی وڵات گوێیەکی نییە، لە زگماگا گوێیەکی نییە. وتی ئەمە بەیانی بشبێتە سەرۆک، بشبێتە جێنشینی من و بەڕێوەبەری وڵات، دڵنیام گرەی دەرونی بۆ دروست دەبێ، چونکە منداڵەکەم گوێیەکی نییە. پاشا زۆر ناڕەحەت بوو. ئەوانەی لە دەوری بوون ڕاوێژکارەکانی، وەزیرەکانی، هەر یەکە بیرروڕایەکی هەبوو. یەکیان دەیگوت بە مێزەرێکدا پۆشرێ، یەکیان دەیگوت کوڵاوێکی تایبەتی بۆ بکرێت کە گوێی دیار نەبێ. ئەیگوون دنا خۆ ئەگەر ئەمانەشی بۆ بکرێ هەر خۆی کە بەرامبەر بە ئاوێنە وەستا و ئەو خەڵکەی بینی بە دوو گوێی ساغەوە گرفتی دەرونی بۆ دروست دەبێت، تام و چێژ لە دەسەڵاتداری ناکە، دڵنیام لە حکومڕانی لە شوێنی من سەرکەوتوو نابێ.
خزمەتی خاک و خەڵکەکەی پێ ناکرێ. پاشا بە دۆش داماویە دانیشتە بوو یەکێ لە ڕاوێژکارەکانی وتی قوربان من چارەسەرێکم لایە تەنها فەرمانی جەنابتی دەوێت. سەرەتاکەی قورسە، بەڵام دوایی خەڵک خۆیان ڕادیان لەگەڵیدا وتی بەس چارەسەرێکم پێ بڵێ هەرچی چارەسەرێک بێ من دەتوانم ئەنجامی دەم. وتی قوربان بڕیار بدە لەو ڕۆژەوە کە شازادەی کوڕ لەدایک بووە هەر منداڵێک کە لەدایک بوو لە هەر شوێنە لەدایک ببێ جار بدە بە وڵات و مەملەکەت و شاردا ئەبێ گوێیەکی ببڕن. بۆ نمونە کوڕی پاشا گوێی چەپی نییە، ئەبێ هەر مناڵێک لەدایک بوو گوێی چەپی ببڕن. پاشاوتی ئاسانە مەملەکەتی خۆمە و چی ئەتوانێت لە فەرمانم دەرچێ. سەرەتا خەڵک زۆر بەلایەنەوە قورس بوو کابرا ئەدگوت جەرگی لەکەنەوە کە دکتۆریان دەبەر دەسەری و گوێی ئەو مناڵەت پچکۆلیان بە یەکەم ڕۆژ لێدەکردەوە. بەڵام دوایی چەند ساڵە قسەی ڕاوێژکار ڕاست بووتی قوربان خەڵک یەکەم جاری زەحمەتە بڕواتان هەبێت دوایی خەڵک بە شادمانیەوە دەچوو گوێی کوڕەکەی دەبڕی گوێی کچەکەی دەبڕی بۆی وەکو منداڵی پاشا دەرچێ. دوای 20 ساڵ کە ئەو جیلەی پێگەیت هیچی گوێی چەپی پێوە نیە، هەمووی گوێیەکی بڕاوە. یەک میوانێک گەنجێک لە وڵاتێکی ترەوە بۆ خوێندن بێ بۆ هەر کارێک بۆ بازرگانی ڕووی کرد بۆ وڵاتە کە دوو گوێی هەبوو هەرچی گەنج بوو فیکیان بۆ لێدا هەرچی خەڵک هەبوو گاڵتەی پێدەکرد ئەمە تۆ دوو گوێت هەیە کابراش فەقیرە لە تاوانە بۆ ئەوەی هیچ کە نەبێتە قەشمەر و گاڵتەجاری خەڵک بۆ خۆی گوێیەکی خۆی بڕی. ئەم بەسەرهاتە ڕێک بۆ واقعی ژیانی ئێمەیە. ئەو مۆدیلکاری کە دێ گیرفانمان هەڵدەتەچێنێ، ئابڕوومان هەڵدەتەچێنێ، کللتوری نەتەوایەتی ڕەسەنی کوردیمان دەشێوێنێ، جلوبەرگی دایە حاجیەکان و دایە گەورەکانمان لەبەر ئافرەتانمان دەکاتەوە، پانتۆڵێکی ساغ و سەلیم شەقێکی تیەکە و ئەژنۆی ئەوەندە بە دەرەوەیە، جاران پینەیەکی دەبوو لێ بدرایە پێدعی بوو لەشت بە دەرەوە بێ، ئێستا بەدەستی خۆت بیبڕی ئەبێت لە ئەژنۆیەوە لێکەیتەوە کەمە هیچ حکمەتێکی تێدانێ خەڵک شەڕی لەسەر دەکات. سەرەتاکەی قورسە بۆ خەڵک. ئەمە هەمووی دەردی ئەوەیە تۆ تێڕوانینی خۆتن نەبوو، تۆ بە چاوی خۆت بیرت لێ نەکردەوە، بە چاوی خەڵکت ڕوانی. ئەمە گرفتی مرۆڤایەتی ئەمڕۆیە.